ئەم حوتووە ڕوانگەی جیاواز بەرامبەر بە ترامپ هەبووە لە دەمێکدا بۆ گروپێک لە خانەنشینانی لەشکری لە نێڤادا دەدووە سەرۆکباسی یەکگرتووی کرد. کاتی چارەسەرکردنی ئەو برینانەیە کە دەبنە هۆی دووبەرەکیمان و هەوڵ بدەین لەسەر بناخی بایەخەکانی گشتی کە یەکگرتوومان دەکات یەکگرتنێکی نوێ ساس بکەین. بەڵام ڕۆژێک پێشتر لە ڕێپێوانێکی شێوە بانگەشەکردندا لە فۆنیکس ترامپ هێرشی کردە سەر جودابیری سیاسی و میدیاکان. هەروەها بەرگری لە لێدوانەکانی جێگای دەمەتەقی خۆی کرد کە لە سەروبەندی خۆپێشاندانی توندوتیژی لە شارلزڤیل لۆمەی خستە سەر هەردوو لای خۆپێشاندەران. ئێمەسپی پێستمان هەنە کە دەیانەوێت هەر خۆیان باڵادەست بن، نازیستەکانی سەردەم و ئەوانەمان هەن، گروپی کۆکۆکلانمان هەیە، بۆیە میدیا لەگەڵ سەخڵەتی ڕوبەڕوون. میدیاکان چیان گوت؟ دەبوایە زووتر گوتپایان ئەو کەسە ڕەگەز پەرستە. ئەو بانگەشەی ترامپ لە سەردەمی ڕووداوی شارلزڤیل بوو بەهۆی ئەوەی وزە بە کەسانی ناڕازی بدات. بەم جۆری ئەم پیاوە لە ئۆفیسدا ڕەفتار دەکات بۆتە جێگای سەرسوڕمانم. لە کاراسات زیاتر چیتر نەبووە. بەڵام گەلێک لە پشتیوانە سەرچەکانی ترامپ هەروە خوێنگەرم ماونەتەوە. کەسێکی سرنجڕاکێشە و لەسەر حەقا سەبارەت بە هەموو شتێک هەڵوێستی ڕاستە. ڕووداوی شارلزڤیل یارمەتی بەلاوازی ڕێژەی ڕوانگەی گشتی سەبارەت بە ترامپ نەکرد وەک ئەو مێژووناسە دەڵێت. لە بەراورد لەگەڵ سەرۆکەکانی تر لە خەیرانەکانی دیکەدا کە وڵاتی یەکگرتوو کرد ترامپ لە ئەنگیری هەروە کەم دەبێت. پشتیوانانی ترامپ پەسەندی شێوازی هێرشبەرانی ئەو دەکەن. ئەو لە هەرسوکەوتکردن لەگەل بۆچوونەکان ئەو تۆنایی نییە وەک زۆربەی سیاسەتوانان هەیەە. بۆ هەندێک کەس کەوە کەسایەتی وایە ڕاستە ئەوەی وا دەکات کەسێکی سەرنجڕاکێش بێت ئەو یاریەک ناکات کە هەندێک کەس دەیکەن. پەرسەندنی گرژی لە نێوان ڕێبەرانی کۆماری لە کۆنگرێس دەکرێت مانای گرفت بێت. دەستپێشخەریەکە دەبێت لە نێو کۆماریەکانی کۆنگرێسدا بێت. ئەوان هەم ئەنجومەنی نوێنەران و هەم سێنێت کۆنتترۆل دەکەن. لە ساڵی 2010 لەسەر لیستی دەنگدان دەبن. ترامپ لە 2010 لەسەر لیستی دەنگدان نابێت. ڕاوەرگرتنێکی نوێ بۆی دەرکەوت 62% ئەوانی بەشداریان کرد ترامپ وەک کەسێک دەبینن جیاوازی دەخاتە نێو وڵات، بەڵام 31% بە پێچەوانەی بیر دەکەنەوە.